الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد وعلى آله وأصحاب الأبرار صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. براو خوشکی ایمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. ساڵی هیجرەتی کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزیکە و چەند ڕۆژێکمان ماوە کەوا پێ بخەینە ساڵی تازەی هیجرەتی ڕەسوولی ئەکرەم صلاة و سلامی بەبەردەوام لەسەر خۆی و ئال و ئەزواج و زوڕیات و ئەسحابەکانی بێت. دیارە کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەترین وەرچەرخانی لە مێژووی مرۆڤایەتیا دروست کرد، کاتێکەوە دیراسەیەکی وردی مێژوو ژیان و سیرەی ئەو نازداری خواکەین صلی الله عليه وسلم. کاتێکەوە ڕۆئەچین لە باسی ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم، باسی هاوڵەکانی و ئەوانەی کەوا شوێنکەوتەی هاوڵانی پێغەمبەری نازدارن بۆمان دەرەکەوێ ئەو کۆچەی پێغەمبەری خوا کۆچێکی پڕخێر بوو، کۆچێکی پڕڕەحمەت بوو، کۆچ بوو لە زیلەتەوە بۆ عیزەت، لە ژێردەستەییوە بۆ سەرکەوتن و نەجاتبوون و ڕزگاربوون، و ڕاکردن نەبوو لە واقع، لە ترسا نەبوو، لەوە نەبوو کەوا پێغەمبەری خوا لە پەیامی خوا ڕاکا و تەبلیغات نەکا و نەیگەیەنێت، بەڵکو بۆ ئەوە بوو کەوا حەق و باتڵەیەک جیاکاتەوە، بۆ ئەوەی کەوا دەسەڵات و دەوڵەت دروستکە. کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو کۆچی مرۆڤایەتی تر نەبوو، بۆ گەشت و گوزار نەبوو، بۆ سەفرە و سیاحی و سەردان نەبوو، بەڵکو بۆ سەرخستنی دینی خوا بوو، بۆ ڕزگارکردنی گەلان بوو لە ستەم و لە کوفر و لە شیرک و لە خیانەت و لە هەموو تاوان و مەعسیەتێک، ڕزگاریان کە لە هەموو نەهامەتیەکان، لە ستەم و ستەمکاری و ستەمکاران، بیان کا بە مرۆڤ، بیان کا بە ئینسان، ئینسان حەق و مافی خۆی وەرگرێت. ئەم کۆچەی پێغەمبەری خوا ئەم وەرچەرخانەی دروست کرد لە مێژووی مرۆڤایەتیە. جا کاتێکەوە ئێمە دیراسەیەکی وردی ئەم کۆچەی پێغەمبەری خواکەین صلی الله عليه وسلم، کە پاش 13 ساڵ لە دەعوە و تەبلیغ بە نەرمی و بە نەرمی و بە لەسەرخۆیی، لەگەڵ ئەوەیشا ئەوان ستەمیان لێکردن و دەستدرێژیان لە پێغەمبەر و هاوڵانە کرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو مەککەدا لە زێدی خۆیان، لە ناو عەشەد و تیرەی خۆیان، قەوم و کەسی خۆیان 13 ساڵ لە پێغەمبەرایەتی تێئەپەڕێت، هەر بە نەرمی خەریکە لەگەڵیانە. بەڵام ئەوان بە ئاگر و بە ئاسن و بە بوهتان و بە گیان و بە جەستەیان ئازار و جەستەی پێغەمبەر و هاوڵانی پێغەمبەری خوا دەن. کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرسی زۆر گرنگیتیایە، وانەی زۆر گرنگیتیایە بۆ ئێمە خۆشەویستان. یەکێک لەو وانانە ئەوەیە کەوا کاتێکەوە سەیرەکەین پێغەمبەری خوا و هاوڵان کە کۆچیان کرد، نێتیان لەم کۆچە بۆ خوا بوو، مەبەست و قەستیان بۆ ڕزگارکردنی ئینسانیەت بوو، مەبەستیان ئەوە بوو کەوا خوا لە خۆیان ڕازیکەن، بۆ لای خوا کۆچ بکەن. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته إلى الدنيا يصيبها أو امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئالەم حەدیسەدا ئەومانە بۆ باز دەکات، یا لە هیجرەت و کۆچەکەی خۆیان ئەو دەرسە گرنگەی کەوا پێویستە ئێمە بیکەینە، وانەی ژیانمان، سەرمەشقی ژیانمان دەرسی لێوەرگرین، نێت و نێتپاکیە، نیازپاکیە. نێت المەرئی خەیڕ من عەمەلیه، نێتتان ساقکەنەوە بۆ خوا کارکەن، لەبەر خاتری خوا بن
خواتان لەگەڵایە، خوا پشتیوانتانە. پێغەمبەری خوا و هاوڵان چونکە لەم کۆچە بۆ خوا و سەرخستنی دینی خوا بوو، خوا پشتیوانیان بوو. بۆیە پێغەمبەری خوا هەموو کردەوە و کار و کردەوەیەک بەنێتە. ئەو نێتەیە بەڕاستی عیبادەت و ناعیبادەت لە یەکتری جیاکاتەوە. بەڕاستی نێتە و نێتپاکیە. ئینەمە الأعمال بالنیات. پێغەمبەر فەرمێ هەموو کردەوەیەک بنێتە، هەموو کردەوەیەک ژنێری تایبەتی خۆی هەیە. ئەوەی کەوا لە هیجرەت و کۆچەکەیە نێتی بۆ ئەوە بێ بۆ خوا و پێغەمبەری خوا بێ، بۆ لای خوا و پێغەمبەری خوا بێ، ئەوە هیجرەتەکەی بۆ لای خوا و پێغەمبەری خوایە. ئەوە کۆچەکەی مبارەکە و پیرۆزە، خوش بەرگری لێەکە، کاری بۆ ئاسانەکە، دیفاعی لێەکە. ئەگەر ئەو کەسەی کەوا هیجرەتەکە و کۆچەکەی لە نێتی خۆیە کە بە حسابی ظاهیر ئەوەیەکەوە ئەمە لە پێناو دینایە و لە پێناو خوا و پێغەمبەری خوایە، بەڵام مەبەستی ناخی ئەوە بێکەوە کاسپی بکە و بازرگانی بکە و دینەکە کاتە سولەم و پەیژەیەک پیایە سەرکەوێ بۆ دەسەڵات و کورسی و بۆ پارە پەیاکردن و بۆ دنیا، ئەوە بەڕاستی هیجرەتەکەی بۆ ئەوەیە، بۆ خوا نییە، شەریکیشی بۆ خوا قەرار داوە، چونکە بەڕاستی ڕیا لە کردەوەکەیە هەیە، چونکە نێتەکەی بۆ خوا نییە. خۆشەویستان، ئەوەی کەوا هیجرەتەکەی بۆ ئەوەیە کەوا ئافرەتێک مارەکە لەبەر خاتی خوا و پێغەمبەر هیجرەتی نەکردووە، بۆ ئەوەی کەوا ئافرەتێکەوە مسلمانە و کۆچی کردووە عاشقێتی بۆ ئەوەی کە مارەیکە بە فێڵ مسلمان بووە، ئەمە بەڕاستی هیجرەتەکەی بۆ لای ئافرەتەیە بۆ لای خوا و پێغەمبەری خوا نییە. کەواتە کۆچی تۆ لە هەموو کات و ساتێکە ئەگەر لەبەر خوا بێ لە گوناح کۆچکەی، لە تاوان کۆچکەی، لە مەعسیەت ڕاکەی، لە کوفر ڕاکەی، لە زاڵم و ستەمکار ڕاکەی، لەبەر خوا بێ ئەم کۆچەت کۆچێکی مبارەکە. ئەگەر لەبەر دنیا بێ، لەبەر مەعیشەت بێ، لەبەر ئەوە بێکەوە بەڕاستی تەماح بەرچاوی گرتووی قەناعەتت نییە، ئەمە سەرت دەخوا، ماڵت دەخوا، ماڵت وێرانەکە و خەسیرە دنیا والآخیرە ئەبی. خۆشەویستان، بۆیە بەڕاستی عولەما و زانایانی ئەمە فەرموویانە ئەگەر کۆچێک بۆ خوا و پێغەمبەری خوا نەبێ صلی الله علیه وسلم، بەڕاستی ئەو کۆچە ئەبێتە گەشت و گوزار سەیران بۆ ئەو کەسە. جیهادێک ئەگەر لە پێناو خوای گەوران نەبێ، بۆ مەبەستێکی سەرەکی بێ، ئەوە بەڕاستی بێت دەست درێژی، ئەبێتە زوڵم و ستەم. و هەروەها ئەگەر حەجێک بۆ خوا نەبێ و لەبەر خاتری خوا نەبێ، خۆشەویستان و ئازیزانم، ئەو حەجە ئەبێتە سەفرە و سیاحەت و بینینی دەشت و دەر. ئەو حەجە خوا قبوڵی ناکا، ئەو حەجە حەجێکی مەبرور نییە، کەواتە نێتە کردەوەکان ساقاتەوە. بۆیە زۆر جارێ نێتی ئینسان، مەبەست و قەستی ئینسان لەو کردەوەی کەوا نیازی هەیە بیکا باشترە و چاکترە. ئەگەر کردەوەکە بکات تووشی ڕیا بێ زۆر جارێک، بەڵام ئەو نێتە هەیەی کە بۆیشی ناگونجێ، خوا ئەو نێتەی بۆ ئەو نووسێت. خۆشەویستان، بۆیە ئاگادار بن لە کار و کردەوەتانە، نێتە ئەیگۆڕێ بۆ چاکە و نێتە ئەیگۆڕێ بۆ خراپە. نوێژ و ڕۆژوویەک ئەگەر تۆ نێتت بۆ خوا نەبێ و لەبەر خاتی خوا نەبێ، بە ڕۆژوە بێ لەبەر خاتیەوەی تەندروستی و باش بێ و سیحەت و عافیەت ببێ، زەعیبی و لاواز بی، ئەمە بەڕاستی بۆ خوا نییە، ئەمە بۆ خوا نییە، ئەمە بۆ لاوازبوونی جەستە و سیحەت و عافیەتی خۆتە. نوێژێک بیکەی وەکو ڕاضەیەک بیکەی بۆ خوانەیەکەی خوا لە خۆت ڕاستیکەی، بەڕاستی ئەم نێتە خوا لێت قبوڵ ناکە. ئازیزان و خۆشەویستان، دەرسی دووەم لە هیجرەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەوەیە کەوا ئینسان دائما یەقینی بێ بە پەروەردگاری، صراعی بینی حەق و باطل بەردەوامە، ئەو دژایەتەی لەوە نێوانی حەق و باطلە هەیە بەردەوامە تا يوم القيامة. الجهاد ماض إلى يوم القيامة، جهاد تا ڕۆژی قیامەت بەردەوامە. پێغەمبەری خوا فەرمووی هیجرەت لە دوای فەتح نامێنێ، نەک هیجرەت لە گوناه، هیجرەت لە گوناه و تاوان و مەعسیەت بەردەوامە. ئینسان ئەبێت لە گوناه و تاوان هیجرەت کە، بەڵام هیجرەتێک وەک ئەو هیجرەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای فەتح کە سەرکەوتنی گەورە و پێغەمبەری خوا ئەوە نەما، بەڵام جیهاد تێکۆشان تا یوم القیامەت ماوە. کەواتە تۆی مسلمان، تۆی ئیماندار، تێکۆشان لە پێناو خوا، لە پێناو دینی خوا، لە پێناو سەرخستنی دینی خوا، حەق و ڕاستیە ئەبێ بەردەوام بێ، ئەبێ هەوڵ و کۆشی بەردەوام بێ. خۆشەویستان، صراعی نێوان حەق و باطل بەردەوامە، سەربەرزی بەو کەسەی لەگەڵ حەقایە، بەدبەختی و نەکبەتی
بۆ کەسەی کەوا لەگەڵ باتیلایە و ئەهلی باتیل و زاڵم و ستەمکارانەیە چەپڵە لێدەری زاڵمە پشتیوانی زاڵمە خۆشمان ئەزانین یەقینمان هەیە ئەو زاڵمەی چەپڵەی بۆ لێدەی ئەو زاڵمەی کەوا پشتیوانی ئەەکەی ئەو زاڵمەی دیفاعی لێەکەی ڕۆژێک دەبێ سەرت بخوا ڕۆژێک دەبێ ماڵت وێران بکە نەک لە قیامەتە هیچ لە قیامەتە تاریکی و نەکبەتێ بۆت هەر لە دنیادا من ئەعانە ظالما سلته الله عليه ئەو کەسەی پشتیوانی زاڵم بێ یەقینتان هەبێ کە بەتاڵە و ئەهلی بەتاڵە خوا ئەو زاڵمە زاڵەکە بەسەریا بە چاوی خۆمان ئەبینین چۆن زاڵمەکان بەڕاستی وەکو بەفر دەتوێنەوە وەکو داشی دامە ئەکەون وەک ڕسوابن بە چاوی خۆمان ئەوەیش کەوا ئەتباعیانە شوێن کەوتیانە نازان خۆیان لە چکونێکا بشارنەوە نازانن بەرەو کوێ بڕۆن بۆیە سیراعی بینی حەق و باتڵ کوفر و شیرک و زاڵم و مسلمان و حەق بەردەوامە هەوڵ بە لەگەڵ حەقا بە لەگەڵ عەدالەتا بە لەگەڵ ستەمکاران و زاڵمانە مەبە خۆشەویستان خوا وعدی داوە وعدی خوا صادقە و ڕاستە كتب الله لأغلبن أنا ورسلي إن الله قوي عزيز ما يجيك لو آياتانك أخوة وعدي داوة أفرميت إيما داما ناوة نوسيو مانا واجبة بيويستا كوا خمو نوين ركانم كوا أهلي حقا بيامي حقيان بيك بيغمبرانا سريان خم بسرنا يارانيانا بسر دشمنانيانا بسرنا حزانيانا سير كان خوا بيغمبرك ككردي ببيغمبر هزتي يكمي وأشكودي حرابو أشكودي حرا خويبة تاق تنها مناجات يكرتا بيامي وهاو بإقرأ باسم ربك الذي خلق دواتر هات مالوا خيزاني پشتیوانی کرد إيماني بهنا دواتر من دالك إمامي عليبو رضا ورحمتي خواهي لسر بيه دواتر وردة أم عائلة وأم خيزانة براسي أم بياميان إعلان كر تبليغ كر تا قشت شرق وغرب أواني كوان ياري بن ناحزي بن چونك أهلي بطال بن أهلي استم بن أهلي خيانة بن أهلي سود الربا بن دور بن لأخلاق إنساني خوات شون روخاندني لنا يبردن خوات شون بيغمبركي سركست بسر همون يارنا حزانا ودينكيشي تا قيام الساعة هر بردوام بيه هەتا ئەو کاتەی کەوا دەجال تێت و ئەتباعی دەجال زۆرە بێ خوای گەورە دنیا وێرانەکە بەسەرەکە دینی پێغەمبەر هەر لە تەرویجایە كتب الله لأغلبن أنا ورسلي إن الله قوي عزيز خوا قوي عزيزة بهێز و بەتوانایە إن الله على كل شيء قدير خوا پشتیوانی مەزلوم و چینی مەزلوم و چەوساوەیە خوا پشتیوانی پێغەمبەرەکەیەتی و ئەوانەی شوێن کەوتەی پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم ئەمە دەزی هجرەتە کە ئەو پێغەمبەرە لەو سات و کاتە بەو لاوازیە ئەم خێزانەکەمە کردی بەم ئومەتە گەورە شەرق و غەربی ڕوون کردەوە بە دین و پەیامی خۆی خۆشەویستان مەکر و کەید و عیلە و فێڵی زاڵمان و ستەمکاران دەرزی سێمی هجرەتە کە بەڕاستی تاسەر هیچ زاڵمێک هیچ ستەمکارێک هیچ مەکرباز و عیلەبازێک بۆی ناڕواتە سەر و سەرکەوتن بەدەست نایەنن ئیلا خوا ڕۆژێک خەجاڵەتیانەکە ئیلا خوا ڕۆژێک لە ناویانە با خوا بە پێغەمبەرەکەی ئەفەرمێت سەڵات و سەلامی لەسەر بێ وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكرون ويمكر الله والله خير الماكرين خوای تبارك وتعالى فرميت ئەوانەی کەوا مەکر و کەید و عیلان کرد بەرامبەر بە تۆ فێڵ و داڕشنان دانا کە تۆ لە ناوبەرن ئەو کافرە مەلعونانە هەوڵیاندا بدگرن پەیامی خوا نەگەیەنی لە حەق ڕاوەستی بەتاڵ زاڵ بێ بەسەر حەقا بەتاڵ سەرکەوێ بەسەر حەقا بەڵام نەیانتوانی ویستیان بتکوژن سەڵ بتکەن لە خازت بن بەڵام نەیانتوانی بەڵام هەوڵیاندا دەرتکەن وەیوخریجووکە لە ناو قەوم و عەشرەت و کەس و زێدی خۆیان دەریان کردی وەیەمکوڕون مەکریان زۆر کرد کەید و حیلە و فێڵ و تەختیتی زۆریان دانا وەکو کافرەکانی ئەمڕۆ کە بۆ مسلمان لە پلانان هەر ڕۆژە پلانێ دائانێن بۆ سوکردنی مسلمانان لە ناوبردنی مسلمانان تەختیتی لەسەر تەختیت خیانەت لەسەر خیانەت
پلان لەسەر پلان، بەڵام خوای تەبارەک و تەعالا بەهێز و بە قودرەتی خۆی بەتاڵیانەکاتەوە و ئەم دینە نازارەی پێغەمبەری خوا هەر بەردەوامەکا و ئەم ئومەتە نازارە هەر سەرئەخا ڕۆژێک لە ڕۆژان بەسەر ئەو نەیار و ناحەزانە خۆشەویستان. جا خوا فەرمێت ئەوانە مەکر و کەید و حیلەیان کرد، بەڵام خوای تەبارەک و تەعالا هەموو مەکری ئەوانی بەتاڵ کردەوە، هەمووی پوچەڵ کردەوە. خوای تەبارەک و تەعالا باشترین دەسەڵاتدارە، باشترین هێزی هەیە، باشترین تەخطیطی لایە، باشترین پلانی لایە. ئەو پلان گێڕان و پلان ئەو شەڕەنگێزانە چین؟ هەر ڕۆژێک لە خوا ڕسوانەکە. ئەوە بوو بەڵێ ئەوان پێغەمبەریان دەرکرد، پێغەمبەر خۆی ڕۆی ویستیان بیکوژن، ویستیان سابت دیکەن نێڵن، بەڵام پێغەمبەر بە ئەمری خوا بە ئیزنی خوا هیجرەتی کرد، مەدینەی بەجێ هێشت، شار و زێدی خۆی، وڵاتی خۆی، نیشتیمانی خۆی، ئەو شارەی کە لای خوا خۆشەویستترین شارە بەجێ هێشت. لەبەر چی؟ لەبەر سەرخستنی دینی خوا، چونکە وعدی خوا، پەیامی خوا، پشتیوانی خوا وعدی پێدراکەوە سەری خات. بۆیە دواتر سەری خست و فەتحی مەکەی کرد و نەک مەکە سەر ئەرزی فەتح کرد پێغەمبەری خوا بە ئیمان و بە دین و بە ڕەوشت و بە ئەخلاقی جوانی. کەواتە ولا يحق المكر السيء إلا بأهله، ئەوانەی کەوا هەمیشە مەکربازن و چاڵ بۆ خەڵکی هەڵەکەنن، فێڵ و فرتیان هەیە، ئەو فێڵ و فرتانە ئەشکێتەوە بەسەر خۆیانە. من حفر بئرا لأخيه فقد وقع فيه، ئەوەی کەوا چاڵ بۆ براکەی هەڵکەنێ، مەکر و کەید و عیلە و فێڵی لێ بکە، دڵنیابە دڵنیابن خوا ئەو چاڵە دائەنێ بۆ خۆی و خۆی تێئەکەوێت و ئەو کەسە فەقیرە ستەم لێکراوە مەزلومە داماوە ڕزگارێ بێ و قوتارێ بە لەدەستی. چەنەها پلان بەرامبەر ئێمەی میلەتی کورد گەڕێنرا، چەنەها چاڵمان بۆ هەڵکەنرا، چەنەها پلان دانرا بۆمان، خوای تەعالا ڕزگاری کردین و ئێستش لا یەزال خوا پشتیوانمانە، خوا ڕزگارمانەکە. هەر کەسێ بە ناوی کوردایەتیوە، هەر کەسێ بە ناوی دینەوە، هەر کەسێک بە هەر ناوێک و زوڵمان لێکا، خوای تەبارەک و تەعالا و زوڵمە قبوڵ ناکە. ئەو پلانە بەسەر خۆی و جێژ و جاشی ئاشکێنێتەوە. دڵنیابن ڕاستکە لەگەڵ خوا، بۆ خوا بە، لەبەر خوا بە، نێتە ساقرەوە خوا دیفاعەت لێکات. مسلمان بۆ زەلیلە ئەمڕۆ لە عالەمە، مسلمانان یەک نین، مسلمانان نێتیان پاک نییە، مسلمانان نێتیان چاک نەکردێتەوە، نێتمان بۆ خوا بێ، خوا سەرمانەخا. ئەو عیزەتەی کە خوا دای بە پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر خوا بمانەگەڕێنێتەوە، بەڵام تا لەسەر ئەم نێتە گڵاوەما بین، تا عەمیل و نۆکەری وڵاتان بین، تا ئەشما بالله بۆ نەیارانمان بکەین، حاڵمان لەمە باشتر نابێ خۆشەویستان. ئەمە چەند دەرسێکی کەم بوو لە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کۆمەڵێ دەرسی گرنگتری تایە، ئینشاء الله بە ئیزنی خوا لە جمعەکانی ترا ئاماژەی پێکەین. یا ڕەبی خوای لێمان خۆش بی، یا ڕەبی خوای لێمان ڕازی بی، یا ڕەبی خوای عاقبەتمان بەخێر بگێڕی، لە گوناه و تاوانمان خۆش بی، یا ڕەبی خوای بەزەی بە حاڵمانە بێتەوە، بە حاڵی مسلمانانە بێتەوە، یا ڕەبی خوای گیان شیفای دڵ و دەروون و جەستەمان بی، عاقبەتمان بەخێر بگێڕی، بە ئیمان و دینەوە بمانژێنەوە بمان برێنە. یا ڕەبی خوا سەری ساڵی هیجرەتی پێغەمبەرمان لێ پیرۆزکە، ئەم سەری ساڵە بکەیتە عیزەتی مسلمانان، گەڕانەوەی عیزەت بۆ مسلمانان، ڕزگارکردنی مسلمانان لەو هەموو نەهامەتی و ژێردەستەیە، لەو هەموو ستەوی کافر و نەیار و نەعەدان کە لێمانەکەن پەروەردگارە. یا ڕەبی خوا لێت ئەپارڕێینەوە، شیفای نەخۆشەکانمان بی، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی، هیدایەتی گەنجە جوانەکانمان بی. یا ڕەبی خوا لە بەڵاو وەبا و نەخۆشین لامان دەی، ئەم وەبا ناڕەعەتە، ئەم نەخۆشینی ڤایرۆسی کۆرۆنا کە ڕووی کردو لەسەر ئەرز خوایە لە سەرمانی هەڵگرە، لەسەر ئەرزی هەڵگرە. یا ڕەبی خوایە گیان چیتر سزامان مەدە بەهۆی تاوانەکانمانەوە، بەهۆی گوناهەکانمانەوە، بەهۆی خراپی خۆمانەوە. خوایە بە ڕەحمی خۆت لێ تەپاڕێنەوە، بە ڕەحمی خۆت ڕەحممان پێ بکە، بەکار و کردەوەی خۆمانمان لەگەڵا مەکە پەروەردگارە. تۆ خاوەنی ڕەحمی، تۆ لەطیفی، تۆ ڕەحیمی، تۆ کەریمی، تۆ ئەرحەم الراحیمینی، بە ڕەحمی خۆت ڕەحممان پێ بکە. خوایە لێ تەپاڕێنەوە، لە گوناهی مردوەکانمان خۆش بە، عاقبەتی زیندوەکانمان بەخێر بگێڕە. یا ڕەبی خوایە لە باوکو و دایکێممان خۆش بە، لە باوکو و دایکێممان ڕازی بە، خۆمان و باوکو و دایکمان لە خزمەت ئەو پێغەمبەرە نازدارە عەشر بکە، ئەو پێغەمبەرە بانگمان بکا و دەرمان نەکا، بە دەستی مبارەکی خۆی ئاوی کەوسەرمان باتێ، لە توینەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. خوایە کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاح کە، خوایە ئیمان و ئیسلام و ئەخلاق و ویجدانیان بەرێ. یا ڕەبی خوایە ئەگەر قابلی ئیسلاح نین،
بەردەوامن لەسەر ستەم لەسەر خیانەت لەسەر تاوان لەسەر جینایەت لەسەر مەعسیەت لەسەر ئازاردانمان لەسەر ناڕەحەتکردنمان یا ڕەبی خوای گیان تۆ عەزیز و قەویت تۆ قادریت بەسەر هەموو شتێکە تۆ قەهاری پەروەردگارە زوڵم لەی زاڵمی قبوڵ نەکردووە وعدی تۆ ڕاستە و حەقە خوایە ئەوەی زاڵمە وستەمکارە خوایە پشتی بشکێنی خوایە پشتی بشکێنی عالیەها سافی لەها خوایە گیان سەر و ژێران کە خۆی و جەژاشیان یا ڕەبی خوایە گیان لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت یا ڕەبی خوایە گیان ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوین ئەگەر نەخۆشیان هەیە خوایە شیفای عاجل و پەلەیان بۆ بنێرە گرفتیان هەیە کێشەیان هەیە فەقیرن هەژارن خوایە تۆ بە ڕەحمی دەرگای خێران لێ بکەرەوە یا ڕەبی خوایە گیان منداڵێنە منداڵی ساڵحیان بەرێ هەیانە و ساڵحیان خوایە بۆیان ساڵحکە منداڵی هەمومان ساڵحکە یا ڕەبی خوایە گیان لە هەموو نەهامەتی و قەیران و برسێتی و قاتی و بێبارانی و ناڕەحەتی و بێئاوی یا ڕەبی خوا ڕزگارمان کە و وڵاتمان تووشی قاتی و گرانی و ناڕەحەتی و ستەم و زاڵم و استمكاراني زياتر مكة آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين الحمد